حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی پەروەردەی گەرمیان گشت لایەنە پەیوەندیدارەکان میدیا و کەناڵەکانی ڕاگەیاندن بابەت یاداشتی مامۆسایانی وانەبێژی سنووری پەروەردەی گەرمیان. ئێمە وەکو مامۆسایانی وانەبێژی سنووری پەروەردەی گەرمیان ماوەی چەندین ساڵە بێ گوێدانە ماندوو بوون و بەڕەچاوکردنی بارودۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر دڵسۆزانە ئەرکی سەرشانمان لەناو کەرتی پەروەردە بەجێگەیاندووە. خەمخۆرانە بەردەوام بووین لە ئەرکی پیرۆزی پەروەردە و فێرکردنی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە. بۆ ئەم مەبەستە لە ساڵانی ڕابردوو هیچ کات بەراوردی ئەرکی سەرشانمان و مافەزەوتکراوەکانمان نەکردووە. لە پشودرێژیمان و هەستکردن بە بەرپرسیارەتی تا ئێستا بەردەوامیمان داوەتە پرۆسەی پەروەردە و فێرکردن لەم سنوورە. زیاد لا 550 یاداشت و نووسراو لەلایەن نوێنەرانی مامۆسایانی وانەبێژەوە دراوەتە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و گشت لایەنە پەیوەندیدارەکان. هاوکات دوای کۆبوونەوە و بەڵێنی لایەنی پەیوەندیدار بە مامۆسایانی وانەبێژەوە بەڵام بەداخەوە لە دواهەمین کۆبوونەوەی نێوان بەڕێز دکتۆر ئالان وەزیری پەروەردە و نوێنەرانی مامۆسایانی وانەبێژ لە بەرواری 26/11/2022 بەڕێز وەزیری پەروەردە سەلماندی تەنها بەوتە لەگەڵ مامۆسایانی وانەبێژە و بەداخەوە نەیتوانی هیچ کام لە بەڵێن و ئومێدەکانی ڕابردوو بە مامۆسایانی وانەبێژ لە چوارچێوەی وتە و پاڵپشتی زارێکیەوە بکات بە قۆناغێکی کردداری وەک ئەوەی چاوەڕوان دەکرا. بۆیە ئێمە وەکو مامۆسایانی وانەبێژی ئەم سنوورە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی گەرمیان ئەمڕۆ 29/11/2022 زەنگی بایکۆتێکی درێژخایەن ئەدەین بەگوێی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستانە تا جێبەجێکردنی داواکاریەکانمان کە خۆی دەگرێتەوە لە یەکەم دامەزراندنی سەرجەم مامۆسایانی وانەبێژ، دووەم گرێبەستکردنی سەرجەم مامۆسایانی وانەبێژ تا جێبەجێکردنی خاڵی یەکەم. هاوکات بڕیارمانداوە بە هیچ جۆرێک تاقیکردنەوەی شەسنمرەیی تەسلیمی ئیدارەی قوتابخانەکان نەکەین. ئۆباڵی هەر پێشهاتێکی نەخوازرا و ئەنجام نەدانی تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم ئەخەینە ئەستۆی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی وانەبێژانی پەروەردەی کەلار 29/11/2022. ئەمڕۆ بەیانامەی خۆمانە بێ هاوشان لەگەڵ مامۆستایانی وانەبێژ ئەمڕۆ دەنگەکانمان بەیەکەوە بەستووە و هەروەها پێمان وایە ئەگەر هەموو چینەکان هەموو دەنگە ناڕازیەکان پێکەوە بن دەنگەکان زیاتر ئەگەن و هەروەها بە شێوەیەکی فراوانتری ژە ڕۆژانی داهاتووە بەردەوامیمانە بێ و ئەم بەیانامەی خوێندکارانی ناڕازی ئێمەی خوێنینەوە بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان، ئەنجومەنی وەزیران و هەروەها بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وەزارەتی دارایی. دوای 21 ڕۆژ لە مانگرتن و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لەلایەن خوێندکارانی ناڕازیەوە تا ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار نهاتووە بەدەم داواکاری خوێندکارانەوە و هەروەها داواکاریەکانمان بە دیاریکراوی بریتین لە یەکەم دابینکردن و بە یاساییکردنی دەرماڵەی خوێندکاران و هەروەها داشکاندنی زیاتری کرێی خوێندنی پارالێڵ و ئێواران، سێیەم دانپێدانانی ئەو زانکۆیانەی تا ئێستا لەلایەن حکوومەتی عێراقەوە دانی پێدا نەنراوە، چوارەم دانانی ناونیشانی وەزیفی بۆ ئەو بەشانەی ئەو کێشیانەیە لە زانکۆپەی مانگاکانی هەرێم، پێنجەم گەڕاندنەوەی شکۆی زانکۆ و ڕاگررتنی سوکایەتی بە خوێندکارانی زانکۆ و حرەمی زانکۆکانی هەرێم، حوتەم شەشەم پێداچوونەوە گۆڕینی مەنهەجی خوێندنی زانکۆ و پەیمانگاکان بۆ باشترین و نوێترین شێواز و توێژینەوەکان بە دڵنیاییەوە لە ڕۆژانی داهاتوو بە بەرفراوانی خۆپیشاندانی خوێندکاران بەردەوامە بێ. داواکارین لەسەر جەم خوێندکاران و دەنگە ناڕازیەکان لەسەر جەم شار و شارژگەکانی هەرێمی کوردستان بێنە سەر خەت و دەنگە و ناڕزایەتەکانیان بخەنە پاڵیەک.